سڵاتان لێبێت و ئەم کاتەتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ئاسۆی بەرابەری. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنامە دەبمە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست. ئاخێزی شۆڕژگەرانەی ژینا قورس و قایم هەنگاو بە هەنگاو بەرەو پێش دەچێت. سیمای شارەکانی وڵات لە ئەنجامی نافەرمانیەکی مەدەنی جێگەی ستایش و جەماوەری ژنان و لاوانی وڵات بە تەواوەتی گۆڕدراوە. ئەو زوڵفە جوان و پەرێشانەی کە بەدەم باوە دەشەکێنەوە تەنیا تایبەت بە شەقامەکانی باکووری تاران نییە، بەڵکو لە شەقامەکانی باشووری پایتەخت و شارە گەورە بچووکەکانیشدا ژنان و لاوان شادەماری ژیانی شاریان بەدەستەوە گرتووە. لە بەرامبەر ئەم پێشڕەویە درەوشاوی بزوتنەوەی جەماوەریدا حکوومەتی فاشیستی ئاینی بە پلان و پرۆژەی بە یاساییکردنی حیجاب و جەریمەی قورس و لە ڕادەبەدەر بە ئاشکرا شەڕی لە دژی ئەم بزوتنەوەیە بەڕێخستووە. بۆ باسی زیاتر لەسەر ئاڵوگۆڕەکانی ناو کۆمەلگای دوای شۆڕشی ژینا داوامان کردوە لە هاوڕێ هەڵاڵە تاهری چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەمان بەشدار بێ. دوای ناوبڕێت لەگەڵ مۆلاتە. بەڕێز هەڵاڵە تاهری چالاکی مافی ژنان ئەم کاتتان باش، زۆر بەخێر بن بۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی ئێمە. سلام هەیە بۆ ئێوە و هاوکارانتان و هەروەها بۆ بینەرانی عزیز. زۆر سپاس و بەخێراتن دەکەم، زۆر سپاس کە بەشدار بووی لە بەرنامەکەماندا. هاوڕێ هەڵاڵە، زیاتر لە 1 ساڵ لە شۆڕشی ژن ژیان ئازادی دەگوزارێ. لەم 1 ساڵە زۆر ڕوودا و ڕووی داوە و زۆر دەستکەوتی بە نرخ بەدەست هاتووە. هەڵسەنگاندنی ئێوە لە 1 ساڵی ڕابردوو چییە؟ ئەگەر تماشا ئەم 44 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی بکەین، هەمیشە ژنان، کرێکاران، جوانان، دانیشتوو و مەحەسڵ، بازنشستگان، معلمین، نرسەکان، پەرستاران، هەموو ئەمانە لە مەراحلێکی دۆرەهایەکی جۆرە و جۆر بە ئەتراز لە عەلەیهی جمهوری ئیسلامی هاتوونتە مەیدان، کەمپێنهای جۆرە و جۆریان وەڕێ خستووە و حتا ئەترازاتەکان بەسەر جنبش‌های گەورە گەیشتووە کە ئێمە ساڵی 98مان بوو، هەروەها ئابانی 97مان بوو و کولەن مەجموعە ئەترازاتێکی زۆر زۆر بەرچاو کە لە سەرحی دنیا و منتەقەشە حتا ڕەنگی دایەوە و دەنگی بەرز بووە. بەڵام هیچ ساڵێک وەکو ساڵی ڕابردوو نەبوو وەختێک کە ژنان یەکێک لەو کۆمەڵگە ئیجتیماعیانە بوون کە زۆر زۆر جەماوەری و زۆر زۆر معتەرز هاتنە مەیدان. دیارە وەختی جمهوری ئیسلامی هاتە سەرکار، شەڕی ئەوەڵی هەر لە ئەوەڵەوە کە دەست پێکرد لەگەڵ ژنان بوو، بۆی کەواداری کردن کە حیجاب لەسەرکەن و ژنانی لە 8 مارسە کوتیانێمە حیجاب لەسەر ناکەین. شەڕ و کێشە یا لەواقع جنبشێکی زۆر ئازادی خوازانەی ژنان هەر لەو وەختەوە زۆر زۆر ڕادیکاڵ و سێکولار دەستی پێکرد، یعنی لەواقع بە دنیا هات و هەتاکو ئیمڕۆ ئیدامەی بووە و شکلەکانی مدام گۆڕا و زۆرتر و زۆرتر ڕادیکاڵ و سێکولارتر بووە تا گەیشتە ساڵی پێشوو وەختێک کە ژینای عەزیز کوژرا. ژنان لە شاری سەقز، دیارە لە تاران چەند دوو فعالی ڕۆژنامەنگار و مەدەنی ئەو ئێترازان بڵاو کردەوە و لە شاری سەقز لەسەر قەبران کچان ژنان حیجابیان سووتاند و هەڵیان ئەسوڕان لە سەرسەریان و پیاوان پشتیوانیان لێکرد و ئەم ئێتراز ئەم جنبشە نوێنە پەرەیسان لە سەراسەری ئێران، لە تاران، لە شارە گەورەکان، حتا لە شارە چکۆلەکان زیاتر لە 100 شار دەستیان پێکرد بە ئێترازاتی جەماوەری، نەتەنیا ئەمدا فەقەت لەسەر مەسەلەی حیجاب و حیجاب لابردن و تێکشکانی ئاپارتایدی جنسی، بەڵکو ئیتر هەموو جەماوەرە ئیجتیماعیەکان هەمویان هاتن و باسی ئەنواعی ئەزیەت و ئازارێک کە ئەم 44 ساڵە جمهوری ئیسلامی کردوویەتی ئەیان کرد. لەو 1 ساڵی ڕابردووە دیارە جمهوری ئیسلامی زۆر وەحشیانە هاتە مەیدان، بەڵام یەکەم جار بوو کە ئیتر لە کۆر و کۆمەڵە و کوچە و خیابانەکان خەڵک بە شێوەیەکی سازماندرا و تەقابلیان دەکرد لەگەڵ جمهوری ئیسلامی، حتا لەگەڵ بەشی مسلحی، هەتا جوابە جەنگیەکی تەنبەتەنیان ئەکرد لەگەڵ هێزەکانی جمهوری ئیسلامی کە بە بڕوای زۆرێک لە کارشناسانی سیاسی، زۆرێک لە حتا فعالە سیاسیەکان هەموو وا بوو کە حقیقەتی ئەم حرەکەتە ئیدامەیە بێ کە
کە هەرچی زووتر جمهوری ئیسلامی لەبین بەرێت. دیارە جمهوری ئیسلامی تەرفەندێکی نظامی وەسیعی بێسابقەی دەست پێ کرد لە دووە ئەو 4 مانگە پرخۆشەی کە خەڵک هەموو دەهاتنە خیابانەکان، جوانەکان ئەنواعی سازماندەهی کار و فعالیتیانە کرد لە گەڕەکەکانە و بووە مەوجێکی وەسیع لە کوشتاری ژنان و جوانان، زیاتر لە 700 کەس کوژران و 10 نەفەر ئێعدام کران، مرتب تهدیدی ئێعدام و ئەلامی لیستی ئێعدامیانی ئەکرد، هەزاران نەفەر زندانی کران و بەتایبەت لە 2 مانگی ڕابردووی پێش مەراسمی ساڵگەردی ژینا کە خانەوادەی ئەلامیان کرد بوو و قرار بوو کە لە سەراسەری ئێران و لە سەراسەری جەهان ئەم ساڵگەردە بگیرێ، جمهوری ئیسلامی وەها کەوتە وەحشەت و ترس و نیگەرانیەوە کە بێسابقەیە نوعی حکوومەت نظامیە کە جمهوری ئیسلامی لەم 2 مانگە لە خۆی نیشانیدا و بۆ شەڕکردن دووبارە لەگەڵ ژنان هەر لە چەند مانگی ڕابردوو کەوتە پەلەقاژەی تەرحی حیجاب و ئێفاف و حیجاب لە 72 مادەیە بە خراپترین شێوە هەر لە نیروهای نظامی تێکڵاوکردنی نیروهای نظامی بۆ دەستگیرکردن و ئەزیەت و ئازاری کچان و ژنان تا جەریمەهای زۆر سەرساماوەر کە هیچ خانەوادەیەک ناتوانێت ئەم پوڵە بدا، هەتاکو زیندانیکردن و مەحکومکردنی ئەو کەسانەی کە هاوکاری ژنانەکەن کە حیجابیان لەسەر نییە، هەتاکو مەحاکمەکردنی ئۆستادی دانیشگا و دانیشجو و مەحەسڵ و هەتاکو بردننی هێزی نظامی بۆ ناو مەدرسە و دانیشگاکان پێشڕەوی کرد لەبەر ئەو وەحشەتەی کە نەیدەتوانی تەحملی بکە. یەک جاری دیکە ژنان ببینن حیجاب هەڵسوڕێنن، حیجاب ئاور تێبەردەن، دانیشجو و جەوان ژن و پیاو لە خیابان ببینن کە هەڵپەڕکێیەکەن، ڕەقسەکەن، شادیەکەن، دەستێکیان گرتووە و ئەپارتایدی جمهوری ئیسلامیان تێشکاندووە. دەرنەتیجە بێسابقە بوو لە تاریخی ئەم 44 ساڵەیە. دیارە زۆر خشونەتی کە ئێمە شاهدی 1500 کوشتە بوون لە دەوری پێشووی ئەم جنبشە ئێترازیانە کە زۆرتر جنبشهای کاریگەری و بۆ لەسەر مەسەلەی مەعیشەت و برسیەتی و گرانی بوو. بەڵام ئەم مەوردە مشەخەسەی هەم جنبشی ژنان کە دەستیان پێکرد بە مەسەلەی بێحقوقی لەسەر مەسەلەی ژن، لەسەر مەسەلەی حیجاب، فورەن گرەی خوارد لەگەڵ زۆرێک لە معزلاتی دیکە لەناو جامعە و پەرەیەکی زۆر سەراسەری گرت و ئەمە نقطەیەکی زۆر بەرجەستە بوو، حتا نەتەنها لە ئێران بەڵکو لە منتەقە دەنگی داوە، لە سەتحی جەهان دەنگی داوە، دنیا ئێترازی کرد بە جمهوری ئیسلامی. وەختی ئەڵێم دنیا، دیارە دنیاکە لە دەرەوە زۆر فەرقەکە، دنیاکە دوو جۆر بوو. ئەساسەن ئێمە منزورمان دنیای ئینسانهای شرافتمەند، فعالینی سیاسی، ئینسانهای ئازادی خوازن کە دەنگیان وەکو دەنگی ئێمەیە و لەگەڵ ئێمە ڕاهاتن بۆ پشتیوانیکردن لەگەڵ ئێترازات. دیارە ئەوەندە دەوڵەتەکانیشیان تحتی فشار قەراردانا کە بەشێک لەو دەوڵەتانش، بەشێک لە نمایندگانی دەوڵەتەکانیش هەتا دەستیان کرد بە ئێترازکردن بە ئەو خشونەت و ئەزیەت و ئازار و قەتڵ و ئام و کوشتاری جمهوری ئیسلامی و ئەو بێحقوقیەی کە بەسەر ژنانە حاکمیەکە. خلاصەی کەمەوە مەسئلەی ژن و بەرجەستەبوونی خواستەکانی ژنان بەتایبەت لەسەر مەسەلەی حیجاب و لەسەر ئەپارتایتی جنسی بۆ جوانان بۆ ژنان مەسەلەیەکی زۆر بەرجەستە بوو لە ساڵی ڕابردوو و کۆتایی پێنایەت. یعنی تازە ئەڵێ شەڕێکی عەمیقە کە تازە دەستی پێکردووە و جمهوری ئیسلامی بە هیچ عنوانێ با وجودی ئەو هەموو ئەزیەت و ئازاری تازە ناتوانێت وەزعیەتی جامعەی ئێران کە ئامادەیە بۆ تەقابل ئیدامەدا لەگەڵ جمهوری ئیسلامی بگەڕێنەوە بۆ 1 ساڵ لەوە پێش. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە لە بەشی لە قسەکانتانە باسی تەرحی حیجاب و عیفافتان کرد کە وتان زیاتر لە 7 مادەی هاتیە. ئایا بەڕای ئێوە کۆماری ئیسلامی بە هەموو ئەو زەخت و زۆرەی کە بۆ سەر ژنانی لە کۆمەلگای ئێراندا دروست کردووە ئەتوانێت ژنان گەڕێنێتەوە بۆ 1 ساڵی پێش شۆڕشی ژینە؟ بەو تەرحەکەت قەتعەن ناتوانێت ئەو کارە بکە، وەلی دیارە ئەزیەت و ئازاری خۆی ئیدامەدا و دیارە خەڵکە خاتە تحتی فشار و 5 فەسڵە و بەتایبەت لە فەسڵی 3 و 4دا
تەواو ڕووە کاتە خەڵک کاتە دوشمنی ژنان خەڵک ڕوودەڕووە کا لەگەڵ دایک باوک گەڕە کوچە دوکاندار ڕانندەی تاکسی معلمی مەدرسە ئوستادەکە لە دانیشگا دراوسێکە کە ڕوبەڕوو کە لە خیابانەوە دێ هەموو ئەکاتە مەئمور بۆ ئەوەی کە بڵێ بە ڕووکەنە ژنان بڵای حجابتان لەسەرکەن بێ ئابروویی مەکەن مێنە دەرەوە بڕۆنەوە بۆ ماڵەکانتان ماڵ جێگەی ئێوەیە ئەگەر نەیکەن ئەوان دەستگیرەکەن جەریمەیانەکەن زۆرێک لە مغازە و دوکان و شتان پلۆم کردووە و جەریمەهای زۆر سەنگینیان خستۆتە سەر ساحبانی ئەو دوکانانە کافەتەریاکان ڕستورانەکان هەموو ینی تەرحێکی ڕشتووە بۆی کە هەمویان دەرگیرکە لەگەڵ ئەو تەرحە ولی مەسەلا ئەوەیە کە جامعە فقط لەگەڵ مەسەلەی حجاب قۆڕوبەرو نیە ئایلعان گرانیەکی بێنەهایەت وەسیع بەسەر جامعەیە حاکمە بێکاریەکی وەسیع هەیە مەعیشەتی کرێکاران مەعیشەتی خانەوادەهای فەقیر ئەوەندە لە سەطحێکی خواردنەوەیە کە ئیتر قسە لەسەر سەطحی فەقر نییە قسە لەسەر سەطحی فەلاکەتە یعنی فەلاکەتی مطلق لە ئێرانە هەیە دەرنەتیجە چۆن نتوانێت یەک دوکانداری بێچارە کە تازە دوکانێکی چکۆلی داناوە هەزینەیەکی ئاوە سەنگین بۆ ئەم کارە بدا تا حدێکی معەیەن خەڵک تەحملەکەن ئێش بەجەر یان هەمیشە گەیشتووە ئیسلاحێکی زۆر ئەسیلی طبقەی کرێکار هەیە کە ئەڵێ ئێمە فقط زنجیرەکانی دەست و پێمان هەیە کە لە دەستی بین بۆیە ئامادەی جەنگین حقیقەتی لە ئێران لە خانەوادەی زندانی سیاسیەوە بیگرا لە دوکانداری سەری کوچەوە بیگرا لە کاریگەرێک کە حقوقی چەند مانگەی 1 ساڵەی 2 ساڵی بە تابێت ڕۆیشت و پۆلی پێنادەن لە کاریگەرێکی بێکار کە هەموو ڕۆژی بە شەرمەندگی و ئەچێتەوە بۆ لای خانەوادەی نەپۆلی هەیە ناتوانێت سفرەیەک نانێک بێنێتە سەر سفرە لە ژنێکی هاوسەر کە مەسئولی منداڵەکانیەتی و هیچ خانە و کاشانەیەکی نییە بۆ خۆی و منداڵەکانی لە ئەو هەموو خانەوادە داغدارە لە ئەو هەموو مەحەسڵانەی کە ئارزووی و تینووی ڕۆژێکی ئازادن بەبێ ئەم هەموو فشار و ئەزیەت و ئازادە ئیتر هیچێکیان نەماوە هەموو شتێکیان ئەڵەی لەدەستاوە بەغەیرە زنجیرەکانیانەوە واقعان هەموو ئەڵەی یەکدەنگ بوون ئالەم فەلاکەتە عەزیمەی کە لە ئێرانە وجودی هەیە دەتوانن هەر ئاوە تا ماوەیەکی دامەی بن بەڵام ناتوانن ئەم هەموو فشارە ئەم هەموو فەقرە ئەم هەموو فەقری فەرهەنگی لە جێی خۆی کوشتن و ئەزیەت و ئازار و کوێرکردنی چاو و دەستگیرکردنی ئەم هەموو فعالینی سیاسیە کۆنتڕۆڵکردنی جوانان لە مەدرسە کۆنتڕۆڵکردنی کچان لە مەدرسە لەسەر مەسەلەی حجاب حدێکی معەیەن هەیە وەکو فەنەرێک وایە کە ئەگەر زۆری فشار بۆ بێنی هەواکەوێت قەتعەن ئیتر مۆنفەجەرە بێت و مۆنفەجەریش بوو لە ساڵی ڕابردوو تا دەرەجەیەک بەڵام لەم مەرحەلەیشا کە جمهوری ئیسلامی ئابەم سەدها ئەڕوات ناتوانێت لەسەر تەرحی عفاف و حجاب ئەوەڵەن کە جمهوری ئیسلامی 44 ساڵە بە ئەنواعی شکل ئەم تەرحەی کەمابیش هەمیشە هەر پاڵی پێوە ناوە کە بڕواتە پێشەوە بەڵام ئەو تەرحەی بۆیە هێنایە پێش بۆی کە زانی ئەسەن جامعی پێ کۆنتڕۆڵ ناکرێت جامعە لە دەستی دەرچووە دو فاکتۆ ژنان ئەسن ئازادی حجابیە بە جمهوری ئیسلامی لە خیابانەکان و لە کوچە و لە ماڵ و لە محیط کار و لە مەدرسە تەحمیل کردووە جمهوری ئیسلامی ناتوانێت خۆب هەر 5-6 پاسەبان و سپای پاسداران و نیروهای ئینتیزامی لەسەر یەک کچ تەمەرکۆزکە لەگەڵ 32 میلیۆن ژن لە جامعەی ئێرانە ڕوبەڕوو هەیە دیارە ئەو 32 میلیۆن ژنە لە مەیداندانین لە عەلەیهی حجابە بەڵام هەرچەند میلیۆنێ کە لە عەلەیهی حجاب بن کە بێنە مەیدان کۆنتڕۆڵیان بە نیروهای نظامی بە سپا بەم هەموو حجاب بانانانی کە دروست کردووە دوا ماوەیەک ماندوویانەکە هیلاکیانەکە ئەم ژنانە کە ئێمە ئەیان ناسین کە ئێمە دیتومانن ئەم جوانانە کە دەهەی هەشتادیان پێڵەن و ئیتر لە جنسێکی دیکەن لە دەهەی 60 فەرقیان هەیە لەگەڵ دەهەی 70 فەرقیان هەیە دەهەی هەشتادن کە دینیان محاکمە کردووە دینیان بە چەلەنج کێشاوە ئەسە شەڕیان لەگەڵ دینەکە هەیە ئەمانە کۆتانایەن ئەبەم حرەکەتانە ئەمانە ئەسەن ناتوانن مەهارکرێن بە تەرح
بە تۆرێکی زۆر مەسخەرە باسی ئاموزشی جوانانەکە. ئەخەوە چه ئاموزشێکە کە لە قووەی قەزاییەوە لە مەجلس شورای ئیسلامی و لە سوپای پاسدارانیەوە هەمویان لە پێشەوە ڕژاونەتە ناو خیابان بۆ عەزیەت و ئازار و کوشتن و زندانیکردنی جوانان، ئەمجا دوایی تۆ قسە لەسەر ئاموزشی جوانانەکەی. ئاموزشیانەکەی کە خصوصیاتی باشی حجاب چییە؟ کە نەزاکەت و پاکدامەنی ژن لە چیدایە، کە گەڕانەوە بە ناوماڵ فقط خانەداریکردن و خزمەتی مێردکردن، ئەمە بەرەکەتێکە بۆ ژن لە دینی ئیسلامە ناتوانێت دەهی هەشتاد بەوانە قانع بکە، ناچێتە مێشکیان. شتێکی تازە لە مێشکیانەیە، ئەویش ئازادیە، ئەویش بەرابەریە، ئەویش تماشا دنیای دەرەوە ئەکەن، ئەبینی هیچ فەرقێکیان نییە لە ڕەنگیان، لە پێستیان، لە سنیان، لە نیازیان، لە ئیستعدادیان، لە فکریان، لە ئاگاهیان. بۆ بێ ئەو ئازادیانیان نەبێ کەوابوو تەرحی حجاب و عیفاف تا ماوەیەک ممکنە زۆری خۆی بدا بە جەریمە و بە نیروی نظامی و ئەوانە لایەن ئەو ماندوو بن، لەلایەکی کەش و خەڵک ئەوەندە فشاریان بۆ کە ناتوان تەحملیکەن. ئەخەمێ تەرحێکی جەدیدە لە عەلەی بۆ برسێتیکردن و بۆ فەقیرترکردنی جامعە، بۆ بێچارەکردنی دایک و باوکەکان کە ئیتر ناتوانن منداڵ بنێرن بۆ مەدرسە، ئیتر جوان ناتوانێت ئیدامە تەحسیل بە. هەر ئێستا ئاگاتان لێیە، هەمومان ئاگامان لێیە کە حەچی ئوستادی عاقڵ و تێگەیشتووی زیندانی کردووە، ئیخراج کردووە، کۆمەڵێ مەلاو بێعەقڵ و دواکەوتویی 1400 ساڵی ڕژاوندۆتە دانیشگاکان. ئەمانە کە ئێتوانن تربیەتی نەسلی جوانی دەهەی هەشتاد بکەن، دەرسی دانیشگاهی بەم جوانانە بڵن. لە مەدرسەکانە ڕۆژی ئەوەڵ هەم لە مەدرسەی منداڵانی کچان، هەم لە مەدرسەی منداڵان کوڕان، هەموو دەستیان کە بە ڕقسکردن موزیکیان دائەنە، تەلەفۆن زۆر سادەیە، موزیکی سادانە، معلم گیری خواردبوو لە ناوەیە نێزانی چی بکە. زۆرێک لە معلمەکان ئیخراج کراون بە ئەدێک حجابان و ژنانی مەقنعە لەسەری لە خانەوادە و تەیفی خۆیان ناتوانن تعلیم و تربیەتی نەسلی جوان بکەن بۆ حتا بۆ 6 مانگی ئایندەش. بەڵێ هاوڕێ هەلاڵە باسی ئەو دەور و نەقشی معلمان مناڵان لە مەدرسەکانتان کرد، دەتوانین بێژین ئاڵوگۆڕێکی فکری لە کۆمەلگادا لە دەستپێکی شۆڕشی ژینا دروست بووە. بەڕای ئێوە ئەو ئاڵوگۆڕە چۆنن بجوزەوەی کە خۆتان باستان کرد؟ ئەگەر بمان هەوێت لەسەر کۆمەلگای ئێران وەکو باری سیاسی کۆمەڵایەتی باسی بکەین، ئەو ئاڵوگۆڕانەیەوە چۆن دەبینن؟ ئاڵوگۆڕەکان کە لە 1 ساڵی ڕابردووە هەیە، ئەوڵم پێشینەی هەیە، هەر نەسلێک لە نەسلی پێشی خۆی شتایەکی هەڵگرتووە، دەستاوەردایەکی هەڵگرتووە، شتایەکیشی کە پێی باش نەبووە لای بردووە. ئەمە ئەسن قانونی تەغیرە لە پرۆسەی ژیانە. کەوابوو ئەم نەسلی جوانەی کە لە ساڵی 1401 خۆرۆشە هاتە مەیدان، دەنگی داوە لە دنیا، کۆتانەها جمهوری ئیسلامی بە هەموو جۆرێ ترسان، جمهوری ئیسلامی لە عمدیا ئەوەندە نەلەرزی بوو کە لە ئەم حرەکەتەی ژنان و ئەم حرەکەتەی نەسلی جوان ترسا. نەتیجەی ئەوەیە کە ئەم نەسلە ئەخ خۆی لە خودی جمهوری ئیسلامی بە دنیا هاتووە، لەناو داوای لێ بدون لەناو جامعەیەک بە دنیا هاتووە کە جمهوری ئیسلامی هێشتا هەر حاکمە بەسەریە، بەڵام جمهوری ئیسلامیەکی ناتەوانی پوسیدە کە لە دەروونە فەشەل ببوو. ئەلعانەوە خەریکن ئەم دەوڵەتای ئوروپایی چونکە احتیاجیان بە بازاڕی بورس و اقتصادی خۆیان هەیە، خەریکن جمهوری ئیسلامی داپێچنەوە و کۆیەکەنەوە و جەموجۆریەکەن و خەریکن ژێرباڵی ئەگرن. ئەگینا تا 1 ساڵ لەوە پێش دەربووداغان بوو، پوسیدە بوو، لەناو خۆیانە شەڕ و هەڵا بوو، نەیان نەزانی چۆن حتا ئەم تەحماندەش کە ماوە چۆنی کۆنترۆلکەن. ئەو فشارەیە نەسلێکی جوان هاتبوو کە ئیتر ڕێگو حجاب بێ حجاب جنبشی گۆڕێ کەوتبوو، سپیدە ڕۆشنەوە ڕێکخست بێچارە هێناشیان لەسەر زیندان، چەنێ مقاومەتی کرد. هەر بەیانی دادگاکەی هەیە، ئەڵێ من بەبێ حجاب ئەچم بۆ دادگا بۆ خۆم دفاع لە خۆمەکەم. سپیدە قلیان هەروای کرد، بەبێ حجاب ڕۆشت و ئەسن جوابی نەدانەوە. ئەمانە ئوستورەهای ئەم نەسلن، نەسلێکە 1401 خوڵقاند. ئەمانە تحولاتێکی عمیق لە جامعە ساڵهای ساڵە
ئەم جنبشی ئازادی خوازانەیە کاری کردووە لەسەر نەسلەکانی خۆی و لە نەسلی جدید ئیتر ئامادگی ئەوەی هەیە کە بڵێ من ئەم شکلم قبول نییە. یەک نکتە زۆر مهمە کە من لە سوالی پێشوو شار ئیشارەم پێکەویژەوەیە ئەم نەسلی جدیدە تێگەیشتووە کە تازە ناتوانێت بچێتە ژێر چوارچێوەیەکی مەذهبی و دینی و ئاینی. ئەوەی زۆر لێ معلومە و جمهوری ئیسلامی ئالەوە تۆقیوە و زۆرێک لە جریاناتی دیکەش کە ئێستا خەریکن ژێرباڵی جمهوری ئیسلامیگرن هەر ئالەمە ئاترسن ئەڵێن لە گۆشەیەکی دنیا بە ناوی ئێران جنبشێک دەستی پێکردووە کە ئین نەسلێکە کە خەریکە دین چەلنجەکە کە خەریکە دینە خاتە ژێر سوالەوە کە ئەڵێ منیت دەوڵەتهای دینی قبول ناکەم ئاینی دینی لە هیچ شکلێکی قبول ناکەم. ئەم تحولێکی سادەنیە یەک ڕۆژش بە دنیا نەهاتووە ساڵهایە لە ناو جامعەیە ئەمە کراوە فعالینی زیندانی کراون فعالینی تەبعید کراون هەر ئێستا لە حەدێقل لە یەک دەهەی ڕابردووە 10 ساڵی ڕابردوو سیاسەتی ڕژیم ئەوە بوو هەر کەس دەنگی ئاعترازیە و عدەیەک فعالە و عدەیەک خەریکن بە دەوری کۆ بێتەوە ئەچێ ماوەیەک زیندانیە کە دواییاڵە بڕۆ لە دەر ئەگەر لە مەرگی خۆت ناترسی ئەترسی بڕۆ و کارانە لە دەروی وڵات بکە لە بەرنامەهای تەلەڤیزیۆنیان ئێلامی دەکەن ڕسمن ئەڵێنگە فعالیەتی سیاسیەکەی بچوو بۆ دەرەوە ژێری فعالیەتی سیاسیە خەریکن تەخریەکەن جامعە کۆمەلگا مەدرسە دانشگا محیتی کار محیتهای کارگەری لە بنیانهای ئاگا لەبەرەوەی کە ئەوان نەزانن کە ئاگاکەری یەکێک لەو شتانەیە کە جامعە زۆر ئەباتە پێشەوە ئەو چوارمانگەی کە ئیتفاق کەوت لە ساڵی ڕابردوو لەسەر مەسەلەی حیجاب لەسەر مەسەلەی ئاپارتایدی جنسی لەسەر مەسەلەی حقوقی ژنان لەسەر یەکگرتووی ژن و پیاو ئەوەی کە ژن و پیاو بەیەکەوە ئەتوانن سەرکەوتوو بن ئەوەی کە حقوقی ژنان حقوقێکی جیاواز نییە کە بەتەنیایی هەر ژنان بۆ خۆی پێی بچەسبێن و مبارزەی بکەن نا ئەسقەزا ئەوەی تێکشکان ئەو خلقەتە دواکەوتویی کە لە ناو بەشێک لە فەمینیزما بوو و دائم خۆی پێوە هەڵاوەسی کە جنبشی ژنان متعلق بە خۆمانەزانی چۆنی بۆ بکەین ئەوەی ڕووخان حتا بە ئیدعای خودی فێمینیستەکان لە ئوروپایە کوتی نیشانیدا جنبشی ژنان لەو چوارمانگەیە کە ئەسقەزا ئەگەمان هەیە بە ئازادی و بەرابەری بە ڕەهایی واقعی بکەین بە باشتربوونی وەزعی ژنان بگەین ئێمە پشتیوانێکی قەویمانەوێت چەندین پشتیوانمانەوێت پشتیوانی پیاوانمانەوێت پێ بەپێی لەگەڵمان حرەکەت بکەن و دەست بخەینە ناو دەستی یەک و پشتیوانی جنبشەکانی دیکەشمانەوێت وەکو جنبشی کرێکاری ئەخۆ زۆر مهمە لە یەک ساڵی ڕابردوو مدام ئێمە ئەوەمان کتووە کە تەبقەی کارگەرژە بێتە مەیدان ئەبێ پشتیوانی خۆیان بکەن پشتیوانی خۆشیان تا حدودێک کرد ولی ئەوەندە زەجر و عەزابی مەسئلەی مەعیشەتیان لەسەر شان گران بوو لەسەر شانیان بوو کورسایی دەکرد کە ڕەنگ بێ وەکو باقی جنبشەکانی کە بە سورعەت نهاتن ئەو پشتیوانیە بکەن ولی بوومان ئێمە کەوابوو یەکێک لە مهمترین شتەکانەوەی جنبشەکان بە یەک نزیک بوونەوە متحدتر بوون یەکسەداتر بوون خەڵک هەمویان زۆر بە یەک نزیک بوونەوە ئۆستانەهای جۆرا و جۆر هاتن هەموو یەکدەنگ بوونەوە تێکشیان شکان ئەو زەهنیەتە دواکەوتووی کە ئەمن کوردم ئەمن لۆڕم ئەمن فارسم ئەمن تورکم هەموو یەکسەدا هاتنە مەیدان کوتیان ئێمە هەموو خەڵکین و ئەمان هەوێ بە تێگرایی ئەو جمهوری ئیسلامیە لابەرین پیاوان بۆیە چەپڕیان بۆ ژنان لێ ئەدا لەبەرەوەی کە ئەیان هەویست بڵێن ئێمە لەگەڵتین ئێمەش ئەو فشارە عەزاب ئاوەرە غێرە ئینسانیەمان لە عەلەیهی ئێوە قبوڵ نییە و ئەمانە نقاتێکی زۆر بەرجەستەیان بوون کە لە یەک ساڵی ڕابردوو کەم ڕەنگی بوو لە جنبشهای پێشوو بەڵام یەک ساڵی ڕابردوو ئەمەی زۆر پڕەنگ کردەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە دەتوانین بژین ئەمە جنبشێک یان بزوتنەوەیەکی ڕادیکاڵ و چەپ بۆ کەوت دەستی بردووە بۆ ڕیشە ئەساسیەکانی ناو کۆمەلگا ئەشتوانین واش بڵێن بەڵام لە عینە حاڵ جنبشهای دیکەش مەسائلی دیکەش بوو کە نابێ نادیدەی بگرین هەموو ئەقشاری دیکەش هاتن ئەگەر ئاگادار بن بلەخەرە خۆیان تێڵە قوتان حتا ئیسلاح تەڵەبەکانیش خۆیان تێڵە قوتان ئەنواعی مۆدێلهای دیکەش هەر ئەهاتن و ئەم حرەکەتانە کرد بەڵام لە ئەسڵا ئەرێ هەم خودی غەرب
متوجه بوو هەم خودی جنبشهای جۆرا و جۆر ناسیۆنالیستی حقوق بەشەری ئەوانە متوجه بوون کە ئەسقەزا حرەکەتی ساڵی ڕابردوو زۆر حرەکەتێکی چەپ بوو حرەکەتێک بوو کە چەپەکان ئەسقەزا ئەم شعارانەیانەدا ئێمە ساڵهای ساڵە ئەم شعارانەمانەدا ساڵهای ساڵە ئێمە ئەمانگووت جنبشی ژنان پاشنە ئاسیلی جمهوری ئیسلامی ساڵهای ساڵە ئەمانگووت یەکدانە ئینقلابی ژنانە ئەگە ئینقلاب ببێ ئینقلاب ژنانە ئەبێت ساڵهای ساڵە ئێمە ئەمانگووت کە جنبشی ژنان جنبشێکی رادیکال و سکولارە ئەبێ لە هەموو جێ پشتیوانی لێ بکرێ و فقط و ساڵهای مەسەلەی حیجابی ئیسلامیمان مەطرحە کرد دائم زۆرێک لەو جنبشانە ئەسەم بۆیان مەسەلە نەبوو ئیمڕۆ هەموو ئەوانە هاتنە ژێر پەرچەمی ئەو چوارمانگەی اعتراضاتی خەڵکە عیبارەت بوو لەوەی کە بەڕاستی ژنان بوون بە پاشنە ئاشێلی جمهوری ئیسلامی و تیرەکەیان ڕەها کرد و لە پاشنەی جمهوری ئیسلامی درا و ڕوخاندیان و تووشی وەحشەت و زەعیفیان کرد حیجابی ئیسلامی واقعا چەلنج کرا ئیتر ژنان قبوڵیان نییە اعتراضاتێک کە دەنگی بەرز کردەوە چەپ بوو ڕادیکال بوو کۆمونیستەکان نەقشیان تیانە هەبوو دیارە هەمیشە کۆمونیستەکان بە خراپترین وەچ شکەنجە ئەکرێن مۆردی ئەزیەت و ئازار قەرارەگرێن ئەوەڵین نوکی حملەی جمهوری ئیسلامی و حملەی جەریاناتی دیکە بە کۆمونیستەکانە ولی واقعا نەخشی بەرجستەیان بوو هەم لە دەرەوەی وڵات هەم لە جوانانی مەحەلات هەم لە ئێترازاتی ژنان هەموو ئەوانە ئەگەر لەبیرت بێ دوودانە هەم منشور نووسرا لە ئێران وەدانێکیشیان هەمایش بەرگوزار کرا ئەمانە نەتیجەی کێ بوو نەتیجەی کاری کۆمونیستەکان چاپ و جنبشی کاریگەری فعال بوو کە ئەو حرەکەتانەی دروست کرد و دەنگی دایەوە تەواوی منشوری مەحسای شاو منشوری فلانە کەس و هەموو ئەوانەی فەشەل کرد هەموو مەحو بوون بەڵام ئەو مەحو نەبوو ئەو هێشتا هەر لە جامعەیە هەیە دیارە ئێمڕۆم مۆدلی مبارزاتی خۆی گۆڕیوە بە خااتری ئەو هەموو فشارە نظامی و عزیێت و ئازارەکە لە سەرەتی بەڵام هەر خەریکە لە سەرخەتی خۆی حرەکە دەکات تەنیا جەریانێک بوو کە مسجل ماوەتەوە و خەریکە دەست بەکارەکە بەڵێ ئەم جنبشی ساڵی 1401 ئەگەر تاریخ نگارەکان بێ ئینسافی نەکەن ئەگە وجدانیان هەبێ یەک حرەکەتی چەپ و ڕادیکال سکولار بوو بە کۆمونیستەکان و چەپەکان زۆریان نەخشتیە هەبوو. زۆر سپاس هاوڕێ هەڵاڵە هاوڕێ هەڵاڵە بە هەموو ئەو قسانەی کە کردمان لە پێشەوەی کەم پرسیارەتان لێکەم باسمان لە هەڕەشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ژنان بۆ سەر خەڵک بە تایبەت بە کوشتار بە ئێجامکردن ئایا بەڕای ئێوە ئەمە نیشانەی زەعیفبوونیە یان قەویبوونیە کە بەرامبەر بە خەڵک ئاوا کوشتارەکە بەرامبەر بە خەڵک خۆش لە بەشێ لە قسەکان تا ئیشارەت کرد کە ئەخراجی معلمانی کەسانی زۆر باش کە ئەبێ ئێستا جێگایان لە مەدرسەکان بێ ئەبێ ئێستا جێگایان لە زانکۆکان بێ بەڵام ئەوان ئیخراج دەکات و جەماعەتێکی مامۆستای بێمێشک دەخاتە ئەو شوێنانە زۆربەی دانیشتوەکان تەعلیقەکات زۆربەی ئەو کارانەی کە خۆمان نەزانین ئایا ئەمە لە بەهێزبوونیەتی یان لە لاوازبوونیەتی بەرامبەر بە خەڵک نا طبعا هەر لە ئەخلاقی ڕەوانی ئینسانەکانیشە کەسێک کە تووڕەیە کەسێک کە پەرخاشەکە کەسێک کە بولیەکە یا کەسێکی کە عەزیەتەکە ئەساسەن لە خۆی مطمئن نییە خۆی زەعیفە و بۆ دفاع لەو زەعفەی خۆی و شانەوەی ئەو زەعفەی خۆی ئەو ئەکسۆل ئەمەلە نیشانەیە ئەمە لە بۆ ئەدێکی ئیجتماعی تر و گەورە دریشە لە مۆردی جمهوری ئیسلامی سدقەکە بەڵێ جمهوری ئیسلامی بۆیە ئەم تعڕوزە گەورە ئەم خشونەتە ئەزیمە ئەم حکومە نظامیانە کە پێی دەریقە ئەم هەموو نیو ملیۆن فقط حجاببان و سپای پاسداران و ئەوانەی ڕژاندەوتە خیابان دەستەبا بۆ هەموو ئەبزارێکی خشونە لە عەلەی خەڵک لەبەرەوەی بۆ خۆی لە باشەتی مەرگایە لە چوارمانگی ئەوەڵ بۆ یەکەم جار لە ژیانی دیتیر کە جدی جنبشێک هاتووە بەرەو ڕووی خەریکە خەفەیەکە بەزانوو کەوت بوو بە شدەت زەعیفی کرد بوو پاسدار هەڵەهات لە دەست بەسیجی پاسدار مەلا هەڵەهات ئەمامە پەراکەنی هەرچی لیباسی مەلاییان لە چەمەدانە قست بوو ئیتر بە کۆتە شەروالەوە لە ترسا ئاهاتنە دەر یعنی خەڵکێکی زۆر یەکگرتووی لە مەقابلی خۆیان دی ئەمە وەحشەتێکی زۆر گرتی و ئەساساً
وەختی ئەو وەحشەتە گرتی دووبارە دەستی پێکرد لەو نیروە مەوجودەی کە بووی بە پول بە مقداری پول کە بووە ساهمی کرێکاران بوو ساهمی کارمەندەکان بوو ساهمی معلمینێک بوو ساهمی ئەو کەسانە بوو بەڵام ئەو معلیمانەی هەموو هێنایە زیندان خانەوادەکانی برسی ڕاگرت پولی ئەوانە تەقسیم بوو پولی بودجێ دەوڵەت تەقسیم بوو لە بینی حجابان بە سیجی های قەدیمی ئێنا بۆ مەدان دووبارە بۆی کۆ بێتەوە لە ئەنواعی خانەوادەهای قوتی خۆیان ئەم بە سیجی پاسداران لە ژنەکان ئیسفاداکەن ئێستا لە خیابانە گەڕێن وەکو گەشتی ئرشاد گەشتی ئرشاد پوڵێکی زۆری بۆ دانا بودجەیەکی سەنگینی بۆ سوپای پاسداران تاین کرد بۆ ئەوی کە ئەسەم وەحشەتی ئەوە با وا چاوی لێ بکەین وەحشەتی ئەوەی کە یەک جاری کە جمهوری ئیسلامی ژن ببینێ لە خیابان حجاب بسووتێنێ و پیا و ژنان و پیاوان کۆبنەوە لە دەوری ئاور بکەنەوە بڕەقسێن یەک سەکتەی کامل بوو بۆ سەکتەی ئیجتماعی بڵین بۆ دەوڵەتێکی ئاوا و هەر ئەوە بوو کە ئەی هەویست مەسەلەن ئەگەر متوەجەبی لە ڕۆژی ساڵگەردی ژینان هەموو قەبرستانەکانی قەرەنتینە کرد بوو یعنی مطلقا نەیە هیچ کەس بدانێ تەسەووری ئەوەی کە لەسەر قەبران یەکێک شعارێک بە و خەڵک و ئیزانی کە خەڵک ئیتر ڕاناوەستن و لە قەبرستانە و دێنەوە بۆ ناوشانەکەن وەحشەتی مەرگ بوو بۆ جمهوری ئیسلامی کەوا بوو گەورەترین حکوومەتی نظامی لە دەوری قەبرستانەکان بوو لە ڕۆژی ساڵگەردە و ئێستاش هەموو ڕۆژە تووشی ئەم قەبرستانانەیە لەبەرەوەی کە هەموو ڕۆژی ساڵگەردی عەزیزەکە بەڵام هاتووەچی کردووە خانەوادەکانی گرتوون و تهدیدیانەکە زەمانەتیان لێ ئەستێنێ ڕایەنەگرێ کۆنتڕۆڵیانەکە نگاهبان لە بەرماڵەکانیان دائەنێ بۆی کە تا ڕۆژی ساڵگەردەکان تەواو بێ ئەمە هەمووی لە وەحشەتە لە وەحشەتی ئەوەی کە نابێ جارێکی کە ئەو تەزاهوراتانە لە خیابان ببینێ چونکە ئەس قەزا هەم جمهوری ئیسلامی تێگەیش هەم خەڵک خۆی وەکو تەجروبە بەدەستیان هێنا کە وەختێ دەیتە خیابان وەختێ یەک نەفەر شعارەدا خەڵک زۆر زوو لە دەوری کۆبنەوە ڕەهبەرانی ئەمەلی لە جنبشی چوار مانگەدا و بەدواشیان لە ئیدامەی مانگەکانی کەدا بەوە بوون بە ڕەهبەرانی واقعی لە ناو جامعەیە کە هاتن دڵجورئەتی ئەوەیان بوو چوونە سەر ماشینەکان چوونە پشتی بڵینگۆکان شعارەکانیاندا قسەیان کرد حجابیان لابرد لە ژنی لە پیا و کۆنتڕۆلی ئەو تەزاهوراتانیانە کرد و بوون بە قەهرەمانانی واقعی ئەو جنبشە و متوەجهش بوون کە خەڵک ئەوە نەتووڕن ئەوە نەبێزارن لەم جمهوری ئیسلامیە کە کافیە یەک نەفەر شعارێک بە هەموو دێن بە دوایە شعارەدەن حتا لە ڕۆژی ساڵگەردەکە ئەگە لە بیرت بێ لە تاران و لە زۆرێک لە شارە گەورەکان خەڵک لە سەربانەکان هاواریانە کرد شعاریانەدا ئەم ماڵ بۆ ئەو ماڵ جوابی شعاری یەکتریانەداوە و لە سەربانەکانەوە ئەمجا خەڵک هاواریانە کرد ئەمە نیشانەوەیە کە خەڵک یا ڕەهبەرانی ئەمەلی با بڵێن یا ڕەهبەرانی ئەو جنبشانە مڕەتەب شکلهای ئەعترازاتی خۆیان ئەگۆڕن هەوڵدەن کە بە ئەشکالی جۆرە و جۆر بێنە مەیدانەوە و جمهوری ئیسلامی بێ کۆنتڕۆلی بەسەر هەموو ئەمانەیە بێ تەسەوورکەن چه قیامەتێک لە مشکی ئاەتی بۆ خۆی ئەو قیامەتێک کە پێی وایە کە لەبەی نەچێت بەڵێ ئەساسەن ئەم تەرحا لە مەوزعی قدرەتەوە نەبوو مطلقاً بەڵکو لە مەوزعی وەحشەتەوە بوو و وەحشەتێکیش کە بۆ جمهوری ئیسلامی جاری ئەوەڵی نەبوو بەڵام هیچ جارێک بەقەد ئەم جارێت تەکان دەهەندە نەبوو. بەڵی سپاس هاوڕێ هەڵاڵە هاوڕێ هەڵاڵە باسی ساڵگەردی دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی و ساڵگەردی قەتڵی حکوومەتی ژیناتان کرد لە 25 مانگی خەرمانان وەکەوەی کە بینیمان دوایە و مانگرسنە گشتی کە لە زۆربەی شارەکانی کوردستان جواوی وەرگرت کۆماری ئیسلامی وا نیشانیدا کە دوای ئەو حکوومەت نظامی و گیر و بەبەندانە توانیویەتی سەرکەوتوو بێت ڕای ئێوە چی ئایا کۆماری ئیسلامی توانی سەرکەوتوو بێ؟ بەداخەوە باوجودیەوەی کە دایکی عەزیزی ژینە هەوڵیاندا و داوەتیان لە هەموو خەڵکی ئێران کرد کە بەشداری بکەن لەو مەراسمە ئیستیقباڵیان کرد و خۆشیان ئامادەکردبوون حتا تا سەتحی دەستگیرکردن و ڕسمەن کێشانیان بۆ سوپای پاسداران و هەمووانە کێشرا بەڵام دیار بوو ئێمە شاهد بووین کە ئەو مەراسمە ئەو جۆرەی کە
خانەوادەکەی هەموو ئێمە تەک بە تەک ئارزومان بوو بەرقەرار نەبوو. دیارە لە خارجی کشوەر زۆر تەقەلاکرا، زۆر ئەترازاتی بەرچاوکرا لە ڕۆژەیە و بەرچاو بوو لەبەرەوەی کە ئێمە و فشاری جمهوری ئیسلامیمان بەرحاڵ لەسەر نەبوو. جمهوری ئیسلامی موفق نەبوو چونکە هەر لەو ڕۆژەیە با وجودی ئەو هەموو فشاری کە هێنای لە چەندین نقطەی ئێران حتا لە کوردستان حتا خەڵک کوژران، اعترازاتێکیش کرا، وەلی ئیتر ئینسانەکانیش بەتای بەڕێبەرانی عەمەلی ئەو اعترازاتانە هوشیارن، خۆ نابێ هێز لە دەستبەن هەر ئەوە بە ئاسانی، خۆ نابێ وەختێکە ئەوان ڕۆژاونەتە خیابانەکان و حکوومەتی نظامیان ئێلان کرد بە تیربار و تۆپ و تانگەوە لە مەقابلی خەڵکا بێستاون هەرو بەحسەیە اعترازاتی خیابانی بکەن. بەڵام بە ئەنواعی شکل باز اعترازات کرا. جمهوری ئیسلامی ظاهرا ئێلامی کرد کە ئەو موفق بووە، بەڵام موفق نەبوو. جمهوری ئیسلامی هەویست کە هەر چۆنێک بێ ئەو ڕۆژە وانمود کە خەڵک بێدەنگن. بەڵام هەمزەمان ئێمە شاهدی کارێکی فەوق العادە غێری ئینسانی لەلایەن دەوڵەت‌های ئوروپاییشەوە بووین، لەلایەن ئەمریکاشەوە بوون، لەلایەن هەموو ئەو جەریاناتی کە تا دوێنێکە ظاهرەن لەژێر ناوی مەحسا ژینا ئەمینی و ئەتراز بە مەرگی مەحسا، بە مەرگی قەتڵی دەوڵەتی مەحسا پەیامیان ئەدا و ئاهاتن لە پشت بڵینگۆ قسەیانە کرد یا لە تویتەکانیانە شتیان ئەنووسی. ئەمڕۆ لە پرۆسەی چەند مانگی ڕابردوو هەمویان زۆرێک لەمانە ئەمریکا، فەڕەنسا، ئینگلیز هەموو ئەمانە خەریکن وردە بە تەفاهماتێکی اقتصادی، ماڵی، بزنسی لەگەڵ جمهوری ئیسلامی ئەگەن. لە ڕۆژی ساڵگەردی مەحسایە بایدن لەگەڵ ژنەکەی مەسەن پەیامی نرد بۆ خانەوادەی ژینا بۆ دایک و باوکی، بەڵام هەر لە عینی حاڵدا ڕئیسی دعوت کرا بۆ پارلمانی، بۆ کۆنفرانسی ساڵانەی حقوقی بەشەر سخنڕانیەکەشی کرد، زۆر چاکیش محافزەتیان لێ کرد، بودجەیەکی چەند میلیاردی کە دەقیقاً لە بیرم ناچێت چەند میلیارد بوو پول دراوە تەحویلی ئێران کە زەبت کرا بوو، مەعاملەی چەند نەفەر مۆهرەی ئەملە و ئەولا کرا. هەموو ئەمانە کرا، ملاقاتیشیان کرد لەگەڵ ڕەهبەرانی جمهوری ئیسلامی و ماهیەتیان بۆ کولی جامعی ئەوروپا، بۆ هەموو خەڵکی ئێران دەرکەوت کە ئەمانە هیچ وەخت دۆستی بەشەر نین، هیچ وەخت دۆستی بەشەری وڵاتی خۆیان نین، چبگە بە ئێران و ئەو کەسانەی کە تا دوێنێ تەواهمیان بوو ئیتر بە نەزەی من هیچ تەوەهمێکیان نامێنێ لەو مەسەلەیە. جمهوری ئیسلامی لە ڕۆژەیە ئەیهەویست کە لە عینی حاڵ بە ئەوانیش نیشان باکە ئەها من جامعی ئێرانم کۆنتڕۆڵ کرد، بەڵام جامعی ئێران کۆنتڕۆڵ نەبووە، حتا ئاتەشی ژێر خاکستەریش نییە، لەبەرەوەی کە هەر خودی ئاتەشەکە بەرقەرارە، بەڵام لە سەتحێکی کە لەخەرە بێ بەلانسێک ئاەت ببێ لە شرایەتایەکی زۆر سەختە، وەختێکە ئەم هەمووە هێزە نظامیە لە ناو شارەکان و لە بەردەرکی ماڵەکان و لە محیتی کار و لە مەدرسەیە، دەبێ ئاگاشمان لە ڕۆڵەکانمان بێ، دەبێ ئەحساسی مەسئولیت بکەین لە مۆردی سلامەتی ئینسانەکانە، و ئەگەر بەعزە تەرحێک وەکو جاران ناڕواتە پێش، ئەمە نیشانەی عەقبنشینی ئێمە نییە، هێزی ئێمە نییە، هێزی ئێمە عەقبنشینەی ناکە، فقط بۆ فرسەتهایەکی مناسب لە تاریخایەکی معەن ڕاوەستاوە کە دووبارە خۆی تەجدید قوا بکات، خۆی ئامادەکاتەوە بۆ مەبارزەکردن. بەڵێ هاوڕە هەڵاڵە، ئەگەر وەکو دوایین پرسیارتان لێ بکەم بۆ بەهێزبوون و بەردەوامبوونی ئەم شۆڕشە لە دەرەوەی وڵات، ئەرکی چالاکانی سیاسی، ئەرکی ئەحزابی چەپ چییە بەڕای ئێوە؟ بە من بەر لەوەی کە لە مۆردی ئەحزابی چەپ لە دەرەوەی وڵات باس بکەم، نکتەیەک لە رابطە لەگەڵ ناوەوە بڵێم پێم خۆشە ئێستا نەزەری بکەم. زۆر سپاس بۆ ئەم پرسیارە، زۆر مهمە. ئەوژەوەیە کە فعالین و هەڵسوراوانی ژنان، فعالین و هەڵسوراوانی کۆمەلگا، سکولار، دانیشتوویان، کرێکاران، جنبشی کرێکاری بەتایبەت، ئەمە شرایەتێکە کە دروستە وەزیەتی نظامی، حکومەت نظامیە وەزیەتێکی بێنهایەت خەتەرناکە کە جمهوری ئیسلامی بۆ هەموو کەسێکی دروست کردووە، بەڵام لە عینی حاڵ هیچ ڕێیەکی کەمانیە بەغێرە زۆی کە ئەبێ دەست پێ بکەین، یەک مجموعە کار بکەین بۆی کە
خۆمان ئامادەکەین بۆ دۆرێکی دیکە لە مەبارزە. یەکێک لەوانە سازماندەهیە، سازماندەهی لە ئەنوای ئەشکاڵی خۆیدا. یەکێک وەختی ئەڵین تەجدیدی قواکەین بەشێکی ئەوەیە، ئەبێ خۆمان سازمان بینەوە، ئەبێ بزانین چیمانەوێ، ئارمانەکانمان چین، خواستەکانمان چین، لە دەوری ئەم خواستانە چیمان لە دەستێکە شکلێکی مبارزاتی بێ کە خەڵک کۆکەینەوە. ئایا ناتوانین لە محلات کۆبین و مەجموعی عمومی تشکیل بین، کۆمەلگایەک تشکیل بین، قسە بکەین ژنان لەسەر مەسەلەی حیجاب، ژنان لەسەر مەسەلەی قتلی ناموسی کە ئەم ماوەیە مڕەتەب هەر ئیدامەی بووە بەداخەوە، ژنان لەسەر مەسەلەی بێکاری، لەسەر بێحقوقی، لەسەر فەقر، لەسەر مەسەلەی جوانان و خانەوادە، لەسەر ئەنواعی شکل ئەتوانن سازماندەهی بکەن، ئەتوانن دانیشتن بکەن، ئەتوانن کۆمەلگا دروستکەن و دووبارە تەبەقەی کاریگەر هەروە ئیتحادەکانیان مهمە، سندیکاکانیان مهمە، ئیتکا بە نیروی خۆیان بکەن، گوێ لە فعالینی و ڕەهبەرانی خۆیان بگرن، بزانن پەیامەکانیان چییە. لە سەفی دانیشتجووی ئەوانە حتمما ئەم سازماندەهی و ئیدامەکاریە هەر وجودی هەیە. زۆر ئومێدوارین کە ئەم دەورەیە ببێتە فەسڵێک بۆ ئەوەی کە بە تۆری مشخص و دقیق بزانین چیمانەوێت و لە حەولی ئەوە سازماندەهی بکەین، ولا ئەو سازماندەهیە دیارە بەشی ئەلەنیمانە بێ، بەشی مەخفیمانە بێ کە بۆی هۆشمان بە ئەو کەسانەوە بێ کە خەریکی کارن بۆی جمهوری نەبنە تۆعمەی جمهوری ئیسلامی. لە رابطە لەگەڵ خارجی کشوەرە، خارجی کشور وەزعی زۆر فەرقەکە. ساڵهای ساڵە ئەحزابی چەپ، کۆمۆنیست، ناسیۆنالیست، ڕاست، ئیسلاح طلب، نوعی شاهی، ملیگەرە، جمهوری خوا، هەموو ئەمانە ساڵهای ساڵە فعالیت دەکەن و ئیتحادهایەکیان موقتی بووە لەگەڵ یەک نەبووە، دەورەهایەک بەیەکۆ لە سەشتەهایەک بە تەفاهم گەیشتون نەگەیشتون، بەرنامە عملیان هەیە، مادام حزبی سیاسین بەرنامەیان هەیە، مانیفستیان هەیە و بەرتبقی بەرنامە و مانیفستەکانی خۆیان حرەکەت دەکات. ئینتزاری ئەوەی کە هەموویان لە یەک ظرف متحد بن عەلەیهی جمهوری ئیسلامی غیر واقعیە، نەتەنها لە رابطە لەگەڵ جامعەی ئێران، لە هیچ کوێی دنیا ئیتفاق ناکرێت شتێکی وا، لەبەرەوەی کە مۆزوعەکە تەبەقاتیە. وەختی ئەڵێن جمهوری خوا و ملیگەرا و شاهی و ئیسلاح طلب و ئەمانە متعلقن بە جبهەی ڕاست، بە جبهەی تەبەقەی سەرمایەدار. ئەگەریش بڕۆنەوە بە قودرەت بگەن، نوعێکی دیکەی سەرمایەداری بەسەر حاکمە جامعە حاکمەکەن. ئەخ من بە 63 ساڵ عمرەوە سابقەی نزیک بە نیو قەرنم هەیە، من چۆن نەتوانم لە زەرفێکیاوە من تەواوی ژیانم لە عەلەیهی جامعەی سەرمایەداریا بوو. منێکە مەسەڵەن لەناو حزبی کۆمۆنیست کاریگەری ئێران حکمەتی سم، یا جەنابتان کە لە حزبی کۆمۆنیستی ئێرانان. دەرنەتیجە ئەم مۆزعی تەبەقاتیە ئاسان نییە بۆ ئەحزاب کە لە یەک زەرفا کۆ ببنەوە. جەریاناتی ناسیۆنالیست چ نۆعی ئێرانیەکەی چ نۆعی لە کوردستانیش ئەهدافی خۆیان هەیە، ئەهدافی خۆیان تعریفەکەن، لەگەڵ دەوڵەتهای معتەدلی منتەقە کۆنتراکتە بەستن، معاملە ئەکەن، دائەنیشنە پای مێزی مزاکرە کە ڕەنگ بێ قەتعەنیش بە دڵی کۆمۆنیستەکان و چەپ نین ئەم مماشادیە، ئەم معاملاتە سیاسیانە. لەبەرەوەی کە مثلا تو ئێستا ناتوانانی وەختێک کە جمهوری ئیسلامی ئاوە لە مقابلی دوێستاوە لەگەڵ جمهوری ئیسلامی دانیشی مزاکرە بکەی بڵێ منیش ئەتوانم ساهمێکم هەبێ، یا وەختێک کە ئەزانی دەوڵەتێک بە تۆری مشخص تەرحێکی سەرمایەداری ئێنێتەوە بە مودێلێکی کە لە ئێران ناتوانانی بڵێ منیش دخالت بدا ئەمریژەم هەوێ سەهمێکم هەبێ. تەرحی چەپ و کۆمۆنیستەکان ئەبێ ڕۆشن بێ، ئەوان جامعەیەکی شوڕایی داواکرد. ئەکسەری جەریاناتی چەپ و کۆمۆنیست ئارزومەندیەوەن کە دیارە لە درێژ مودە تا ئێمە سوسیالیزممانەوێ، بەڵام سوسیالیزم هەر ئێستا ممکنە بۆ جامعەی ئێران هەر ئێستا بۆ یەک ساڵی ڕابردوو تەرحی لە قابلی دەسترسا نەبێ. حکوومەتی شوڕایی زۆر معتەدلترە لەگەڵ شرایەتی ئێران کە جۆر بێتەوە، زۆر ئامادەگی خەڵک
هەیە بۆ ئەوە تەبقی کاریگەر ئاشنایە بە حکوومەتی شوورایی ئەم هەموو ساڵە فێری بووە کە سیستمی شوورایی چۆنە لە ناو جوانان لە ناو قشری چەپی جامعات دانیشتجویان ژنان ئاگاه بوونەتەوە کە حکوومەتی شوورایی چۆنە خواستەکانی حکوومەتی شوورایی لە بۆ کۆمەک بە ژنانە بە کرێکارانە بە ژنانی خانەدارە بە دانیشتجویانە چونکە بۆچی خواستەکانیان بۆ ڕەهایی ئینسانە لە قەیدوبەندی فەقری فەرهەنگی کە عیبارەتە لە ئازادی بەیان ئەوانە بەدەستێنێ مەعیشەت حەلەکە بۆ مەسەلەی کرێکاران بیمەی بێکاری حەلەکە بۆ مەسەلەی ژنانی خانەدار وەختێکە ئەم خواستانەی یەک حکوومەتی شۆڕایی کە چاولی ئەەکەی زۆرێک لە کۆمەلگا ئەتوانێت خۆیتیا ببینێتەوە و ببێ بە هەواداری و پشتیوانی لێ بکە کەوابووە بێت چەپ و کۆمۆنیزم هەوڵوا بە حکوومەتی شوورایی ئەلەم شەرایەتەیە لەناو چەپ و کۆمۆنیستیشە ئەوە زەعفێکە کە هەیە کە ئەم ئتحادە وجودی نییە کە هەموو هێزە چەپ و کۆمۆنیستەکان بێن لە زەرفێکە بە ناوی حکوومەتی شوورایی هەوڵدان بۆ مانیفێستێکی معەیەن کار بکەن ئەم هەوڵە ئەگە بدرێت زۆر باشە وەری بە هەر حاڵ حەدێقەن ئەوە لە چەپ و کۆمۆنیزم ڕۆشنە کە سیستمی سەرمایه‌داری ناوێ سیستمی دەوڵەتی مەذهبی و مۆدلی سەرمایه‌داری مەسەبی مطلقا ناوێ سیستمی مجاهدین لە چوارچێوەیان نییە بەڵکو سیستمێکی سکولار و مۆدرنی ئەوێت و سیستمی حکوومەتی شوورایی معتەدلترین شرایەتە بۆ جامعی ئێران. بەڵێ هاوڕێ هەڵاڵە زۆر پرسیارم هەیە چون قسەکانتان زۆر بەدڵم بوو زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی هیوادارم بتوانم لە بەرنمەیەکی ترە حتمما بەشدارتان بەم لە بەرنامەی ئاسۆی بەرابەریە زۆر سپاس کە ئامادە بوویت. زۆر مەمنون منیش تەشەکۆرەکەم لە خۆتان و هاوکارانتان و هەروەها بینەرانی عەزیز کە تا ئێستا لەگەڵمان بوون. زۆر سپاس جارێکی تر سپاس بۆ هاوڕێ هەڵاڵە تاهێری چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەریمان بەشدار بوو. سپاس بۆ ئێوەی خۆشەویست. بەڵێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی ئاسۆی بەرابەری زۆر سپاس بەوەی کە تا کۆتایی لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر و هەفتەیەکی تر و بابەتێکی تر ماڵاوە.